ئێرە یەریڤانە پایتەختی ئەرمینیا. ئەمە بازاڕی ڤێرنیساجە. ئەم بازاڕە گەورەیە بۆ نمایشی کاری دەستیە بۆ ئەو کەسانی کاری دەستیەکەن لێرە نمایشی کەلوپەلەکانیانەکەن. سڵاوتان لەبێت. من ئێستا خاوەنی یەکێک لە مێزەکانی پێشەنگای ڤێرنیساجم لەگەڵایە لە یەریڤان. ئەمەوێت چەند پرسیارێکی ئاراستەی ئەو خانمە بەڕێزە بکەم کە ئایا کارەکانیان کاری دەستیە یاخود لە کارگە دروست ئەکرێت و چۆنیەتی دروستکردنی کارەکانیان لێ ئەپرسم. Ծերագործն ամբողջը եւ հեղինակային աշխատանքներ են բնական նռնակարերով, կա երկու տեսակի արծաթ եւ լատուն ոճումաբար, կան նաեւ շարֆեր, որոնք ձեռքով են նկարած ամբողջը, ես ինքս եմ նկարում, քաշմիրի, բամբակի եւ մետաքսի վրա քշնատարերով. دوو جۆر کارمان هەیە لێرە، یەکەمینیان ئەوانەیە کە بە زی و ئاڵتون دروستی ئەەکەین کە ئەویان لەلایەن مردەکەیەوە ئاماداکرێت، دووەمینیان دروستکردنی نەخش و ڕسم و وێنە و چەنەها سیمبڵ کە دەلالەت بکات لە وڵاتی ئەرمینیا بە تایبەتی هەنار. ئەو کەسانی لێرە کارەکانیان نمایش کردووە بەشێکیان کارە دەستیەکانیان لە باو باپیرانیانەوە بۆ ماوەتەوە و نەوە دوایەوە گواستویانەتەوە وەکو بژێوی ژیان کاریان لەسەر کردووە. ئێستا لەگەڵ خاوەن مێزێکی ترام ئەمە پرسیاری ئەوەی لێ بکەم کە ئەو کەسانی یەنە ئەم بازاڕۆ تا چەند کارەکانی ئەم بەڕێزیان بەدڵە کە هەمووی کاری دەستین و ئەو کەسانەی کە سەردانی ئەم بازاڕە ئەکەن کێن زیاتر کێن؟ Շատ են հավանում, որոշ մարդկանց գումարը չի հերիքում չեն վերցնում, իսկ շատերը, որ գումար ունեն, վերցնում են։ Վերնիսաժում հաճախում են ռուս ազգը, ուկրաինացիներ, բելարուսներ, այսօր բուլղարացիներ կային, տուրիստներ։ Հիմնականում, ասենք, այս գործերն է իմ մոտ լինում կավից պատրաստված, զանգեր են, մոմակալներ են, տնակները, գորգուներ կան մոմակալներ, դու չգիտեմ, ասենք արաբներ են գալիս տուրիստներ, հրդերից են տուրիստներ գալիս, պարսիկներ են, վետնամցիներ են գալիս, ուղղակի ես ինչ-որ մի պիրյոդ, մի ինչ-որ ժամանակ քչացել է տուրիստների քանակը, բայց առաջ ռուս ազգը շատ է, տեղ չկար քայլելու։ ئەڵێت ئەو کەسانی کە سەردانی ئێرە ئەکەن ئیشەکانی منیان زۆر بەدڵە و زۆر سەرنجیان ڕائکێشێت لەبەرەوەی ئەمانە هەمووی کاری دەستین و زەنگی لە سیرامیک دروستکراون ئەگەر سەیریکان هەمووی بەم شێوەیە. زۆربەی ئەو کەسانی کە سەردانی ئەم بازاڕە ئەکەن بە دەرەجەی یەکەم ڕووسەکانن، دوای ئۆکرانی و بێلاڕووسی و کورد و عەرەب و فارسەکانن. ئیشەکانی ئەم پیاوە ئەڵێ خەڵک زۆر بەدڵیانە، بەڵام کەسانەکەن کە پارەکەیان بەش ناکات یان پارەیان پێنەماوە ئەگەر نەیکڕن تەنها لەسەر بابەتی پارەیە وەکوتر هەموو کەسێک کە بەلای ئیشەکان یاڕواوەنە سەرنجیان ڕاکێشە هەمویان نەیکڕن. بەشێکی تر لەو کەسانە هاوسەرن و کارەکانیان پێکەوە دروستەکەن و پێکەوە نمایشیەکەن و بژێوی ژیان و کاری ڕۆژانەیان دابینەکەن. ئامێری مۆزیکی دوودووکیش وەکو ڕەمزی ئەرمینیا لەلایەن ئەم دوو هاوسەرەوە کاری لەسەرەکەن و نمایشیەکەن. ئێستا لە مێزێکی ترم کە ئەم مێزە ئەو کەرەستانەی تایە ئەفرۆشرێت زۆر جیاوازترن لە مێزەکانی تر لەبەرەوەی هەموو ئەوانەی لێرەدا نمایش دەکرێن هەمووی ئامێری میوزیکی بەدەست دروستکراون کە هەمووی کاری دەستە لەلایەن ئەم خانمە و مێردەکەیەوە دروست دەکرێن کە لە کللتوری خۆشمانەوە زۆر نزیکن ئەم شانی لێرە نمایشەکرێت نەی و باڵەبان و شمشاڵ و دەهۆڵ زوورناشیانەیە بەڵام ئەڵە لە ئێستا زوورناکانمان تەواو بووە. ئێستا ئەچمە لایەن و پرسیاریان لێ ئەەکەم کە ئایا ئەو کەسانەی سەردانی ئەم مێزە ئەکەن و ئەشیاکان با بڵێن کەرەستە میوزیکەکانیان لێ ئەکڕن ئەو کەسانن کە میوزیسیانن کە خۆیان میوزیک لێ ئەیەن یاخود هەر کەسانی ئاسایین و وەکو دیاری ئەیبەنەوە بۆ وڵاتەکەی خۆیان. ئەڵێ کەسانی زۆر جیاوازن بۆ وێرە یان میوزیسیانن یان کەسانی ئاسایین
یان با بڵین کەسانی ئەرمەنین سەفەر ئەکەن بۆ دەرەوەی وڵات وەکو دیارە وەکو شتێکی جیاواز کە سمبڵی وڵاتەکەی خۆیان بە پێشکەشیکەن لێرە دوودووکمان هەیە دوودوو کە ڕەمزی سمبولی ئەرمەنیەکانە. بەشێکی تر لەم بازاڕە کەلوپەلی دانسقە و جیاوازن کە نمایشیان کردووە کە سەرنجڕاکێشە و ئەزمونێکی زۆریان هەیە لە کارەکەیە خەڵکانێکی زۆر ڕۆژانە سەردانیانەکەن. ئێستا لە دوکانێکی ترم کە چەنەها کاری دەستی زۆر جوان و جیاوازی تێدا نمایش کراوە و کە هاتی نەژوورەوانێ ئەو کەسانی بەڕەوەیانە برد دوو خانووی زۆر جوان و سەرکەوتومان لەگەڵایە. ئەمێ ئەو پرسیاریان لێ بکەم کە ئایا لەم ئیشانەی کە لێرە دروست ئەکرێت هەتا وەکو چەنێک دەست و پەنجەی خانمانی تایە و هەتا وەکو چەنێک لەم بازاڕەدا هەلی کار بۆ ئافرەتان ڕەقساوە و ئافرەتان هەتا وەکو چەنێک لێرە ئیشی خۆیان ئەکەن و هەتاوەکو چەنێک پشت ئەبەستن بە تەنیا ئیشکردن بە ئێرە. Մենք ներկայացնում ենք Հրաչյա Օհանյան ընկերությունը, մեր ընկերությունը 85 թվականից գործում է եւ ներկայացնում ենք նարդիներ, շախմատներ մասնավորապես ու միակ ընկերություն ենք ամբողջ Կովկասյան երկրների մեջ, որ 25 տարվա երաշիք ենք տրամադրում մեր գործերի հետ։ Այստեղ մենք աշխատում ենք 6 եւ 7 հոգով, օրը մեկը հանգստի է գնում եւ երկու աղջիկ ենք 5 տղա։ Աղջիկները երկուսն են աշխատող ու բոլորս ամեն օր համարյա այստեղ ենք լինում, շաբաթը մեկ օր հանգստով։ Խավանի ئەم دوکانە هەراچیا ئۆهانیانە کە لە ماوەی 25 ساڵەوە ئەم دوکانەی هەیە و ئەم بیرۆکەی ئەم دوکانە و ئیشەکانی لە ئەوە وەرگیراوە و ئەڵێت کە تاکە دوکانین کە مێژووی 25 ساڵ ئیشکردنی بەردەوام و کاری دەستیمان هەیە. لێرە ئەڵێ 5 کچ و 2 کوڕ ئیش ئەەکەین کە ئەکاتە 7 کەس کە ئەم دوکانە بەڕێوە ئەبەن.